سڵاوتان لێبێت ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بوو لە سەرتاسەری جیهان و لە شاری هەولێرش ئەم یادە کرایەوە لەلایەن دەستەی دەستپاچی هەرێمی کوردستانەوە بازدا چەندین دۆسەی گەندەڵی کرا. من ئێستا گفتوگوێ لەگەڵ دکتۆر ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستی دەستپاچی هەرێمی کوردستان دەکەم. دکتۆرم کاتت باش ئەگەر بێت ئێرە دەمێ جگە لەو یادێکی کرتانەوە هەندێک یەک دوو پرسیارە بێ لەسەر بابەتی گەندەڵی. ماوەیەکە بازەوە دەکرێتکە کۆمپانیان زەبەلاحەکانی هەرێمی کوردستان خۆیان دەستنەوە لە باز نادەن. ئێوەکو دەستی دەستپاچی چۆن چاودێری پرۆسەتان کرد یاخود ئەم دۆسیانە ئەم کیسانە لەلایەن پەرلەمانتارانەوە هاتوتە لایەوە؟ زۆر سپاس بۆ دەرفەتا خۆ دەزانین بابەتەمە بەڕێبەراتی گشتی باز هەیە لە وەزارەتی دارایی و بەڕێبەراتی گشتی بەڕێبەراتی و بەڕێبەراتی گشتی شێ لە پارێزگاکان و ئیدارە سەردەخۆکان. من ئەوەی ئاگام لەبێ ئەوان ئێستا باش کەوتونەتە ئەوەی کە متابعەکەنەوە بەشێک لە دادگا کۆمپانیەکانی دراوەتە دادگا و ناتوان برم تا ئێستا نەماوە هیچ کۆمپانیایەک، بەڵام بەشی زۆر لە کۆمپانیەکە ئێستا باز دەدەن وەکو جانبی یاسایی دیارە مەبرێن لە اختصاسی ئێمە بە اختصاسی ئێمە نیە، چونکە تا ئێستا هیچ کەسێکی ئاوا لە دادگاکانی تاقیق نهاتووەتە دادگاکانی لێکۆڵینەوەی دەستپاچی. بۆیە هەر زانیارێک بۆ ئێمە دەتوانین لە ڕێگەی کەناڵەکانی خۆمان ئاراستەی وەزارەتی دارایی بکەین ئەگەر پێویستیش بکات بیدەنە فەرمانگەی داواکاری گشتی بۆ دادگاکان. بەڵام وەکو زانیاری بێ زانیاریمان لابێنە، بەڵام لە زمانی پرسی خۆمان بۆ متابعەکردنی کەرتی گشتی ئەمە زۆر جار لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی باز دانیشتوین و باسی هەنگاوەکانی خۆیان کردو بۆ بابەتە، بەڵام پێم وایە وەکو سەرجەم بابەتەکان هێشتا ئەو بابەتەش کارکردنی زیاتری دەوێت، چونکە هەمووی بەندە بەوەی کە چەند یاسا لە کوردستان سەروەر بێ. ئەگەر یاسا سەروەر بێ لە کوردستانە ئەکید و هەموو هاوڵاتیان و هەموو کۆمپانیەکان بە جیاوازی حەجم و توانای دایانەوە وەکو یەک لە بەردەمی یاسا بەتاکید ئەو گرفتە نامێنێت. بۆیە ئەو گرفتە لە کوردستاندا هەیە و ئێستا ئاگام لێ بەڕێبەراتی گشتی باز ئیش لەسەر بابەتە دەکەن، وەزارەتی دارایی ئیش لەسەر بابەتە دەکەن و هەرچی بە ئێمە بکرێ وەکو هاوکاری ڕاست لە اختصاسی دەستی دەستپاچی نییە، بەڵام بەردەوام هاوکاریان دەبینە بابەت. دکتۆرمەوە پرسم لە ماوەی ڕابردوودا هاوژی نوێچێک لە وەزیرەکانی کابینەی پێشوو چراغخان ڕەفیق باسی لەوە کرد کە لەگەڵ هاوسەرەکەی ئاشتی هەورابی وەزیری سامە سوشتەکان چەندی میلیۆن دۆلاریان دایتە پەرلەمانتار و بژنەوەی گۆڕان. ئێوە لەسەر ئەو بابەتە چیتان کرد؟ ئەو خاتونە کاتی خۆی لێرە بوو تاقیق لەگەڵ کرات چوار ڕۆژی لەسەر زمەی تاقیق گیراوە و ئەو زانیاریان دەیتوانی لە بۆ دادگا باسی بکە و ئێستاش کەس ڕێگری لێ نەکردووە کەس بەڵگەکان بخاتە بەڕوو، چونکە خۆ دەزانین خۆی تۆمەتبارە بوو لە کەیسێکە. لەبەرەوە بەڕاستی ئێوە شەومان لە میدیا بیستمانە خۆی ئەڵێ من ئامادەم ئەو زانیاریانە بدەم بە دەستگا ڕسمیەکان. هیچ زانیاریەوەی مزانمە لە ئێمە لە داواکاری گشتی نییە، هیواداری ئەو زانیانە بدات و بەشێک نەبی لە تەشیر و سەراعاتی سیاسی خۆ دەزای کە لە کوردستان زۆرە. ئێمە ئیشمان بەوە نییە، ئەمە بۆ دەیکاو چی و ئامانجە ئیشمان بۆ ئەگە بەڵگە هەیە یان نە، لەبەر خۆی کات خۆی لە کەیسەکە بۆ ئامادە نەبوو هیچ بەڵگەی لەسەوە تەقدیم کا. وەگە ئێستاش ئەو ئامادەیە بەڵگە تەقدیم کا ئیداتە ئێمە ئیداتە داواکاری گشتی بەڵگەکان برن مستەمسەکات بن باشی ئەوە بکا کە لەلایەنی قەزایەوە ئێمە ئیشی لەسەر بکەین و دڵنیاوی ئیشی لەسەر دەکەین. پرسیارمەیە لە چەند ڕۆژی ڕابردوو بازدەوە کراوە کە سەرۆکی حکوومەت لە ئەمریکا خانێکی کڕیوە بای 18 میلیۆن دلار. لەسەر ئێوە چی دەکەن؟ لە چەند ساڵی ڕابردوو بەردەوام ئەو زانیانە بڵاوکرێتەوە بێ چەند ساڵە پێستاوتیان بەرپرسێک لە ئەڵمانیا 700 شوقەی هەیە، بەرپرسێشکە لە بەریتانیا ئەوەی هەیە. پرسی دەرەوە پێم وایە ئێستا ئێمە خۆماوەکو دەستی دەستپاچی بە دەستپاچی عێراقیشەوە کە منەوە سەر ئامادەی کۆنگرەی سەرداد جێڕانەوەی پارەکانی عێراق بووم. تا ئێستا بەڕاستی عێراق لەو مەجاالە هیچ هاوکاریی نێودەوڵەتی بۆ نەهاتووە کە بتوانێت بە دوواداچوون بۆ پارە و سەرۆت و سامانی بەرپرسەکان بکە. لەبەرەوە ئەو زانیارەیە کە ئیطلاقە کرێ من علاقەم نییە بە جانبی سیاسی، چەند مەبەست لێدانێ لە کەسایەتی سراع ململانەیە وەکو مؤسسەک ئێمە گە مستەمسەکاتمانەی، بەڵام ئیشی ئێمە نییە، چونکە ئێمە هەرێمی کوردستان هەر تەعاملێکمان لەگە دەروی وڵات بیان بێ لە کەناڵی نەزاهی عێراق بێ یان لە کەناڵی وەزارەتی خارجیە بێ کە بەداخەوە تا ئێستا عێراق لە مەوزوعی جێڕانەوەی پارەکانی خۆی ڕاستی چەنگایەک نەچۆتە پێش، چونکە باس خۆ دەرێت 200 میلیارد ڕەنگە و پارانە بەشەکی ممتلەکات بێ کە خۆ دەزانیم چینە خشەریکات بی خان و بی چیتر بی. لەبەرەوە عێراق یەک لە وڵاتانەیە کە کەمترین هاوکاری وەدەساتوە، چونکە ڕاستی کۆمەلگای نێودەوڵەتی هێشتا متمانەی بە جوودە سیاسیەکانی ئەوە نییە. لەبەرەوە بڕام پێ بکە نەک ئەو سکاڵ لە ئەو با ئەو خەبەرە زۆر خەبەرێتیش بە بەردەوام دێ و دەڕوا. ئێمە میکانیزمێکمان نییە بۆ تەحقیقکردن لێ، چونکە ئێمە چوارچێوەی ئیشی خۆمان سنوودارە و علاقەش نییە لەسەر چ بەڕێزێکە وەزیرێکە سەروترە خواروترە هاوڵاتیەکە. علاقەی بەوەی ئەو میکانیزمەکانی بەردەستی ئێمە و بە عێراقیشەوە کە من لەگەڵیان بەردەوامە خەتم لەگەر نەزاهی عێراق تا ئێستا میکانیزمێکمان
پێمان نییە چکە ئەو بەندە پەیوەندە بۆی ئەو وڵاتی کە دەڵێن ئەو مڵکەی تێدایە ئەو دەڵێن و پارەرەی بۆ چووە ئەبێ لە قۆناغی یەکەم هاوکاری بکە خۆش دەزانی بەوەی حساباتی سڕی مەسرەفی و سڕیەی بڵگدارەتی بەڕاستی ئەگە ئەو دەوڵەتە هاوکاری نەکە بە ڕێزیان بە ڕێزم سبێنێکە شوقەیەک لە لەندەن بکڕین لە هەرجەیەکی بکڕین با گومانی ئەوشمان لێ بکرێت دوور لە من و تۆ بە طریقی بەڵام تەنها ئەوان مجتەمەعی نێودەوڵەتی تەنها بەڵگە دەبەستن ئەبێ ئەو کەسە کەسێکی ڕووری لەسەر بێ ینی کۆمەڵک مەرجێ لە ئیتفاقیەتەوە یەکگرتوەکان هەیە ئەویتر هەر زانیارێک دێ و دەڕوە منانم ڕاستەیان ڕازنە ئیشی من نییە پێت دەرێ بەس من پێت دەرێم ئیشی دەستگاکەی مە ئاوایە ئەنی ئێمە ئێستا میکانیزەشی بەردەستمان نیە بۆ تاقیکرد چکە لە ڕابردوش دەیانجار ئەو بابەتانە هاتووە بە حەزمی زۆر گەورەتریش لەگە عێراقش زۆر قسەمان کرد ئەوانش ئەڵێن تا ئێستا میکانیزمێکی گونجاومان نییە بۆ متابعەکردنی ئەو قەزیە دەرمەلاتە ئەوی گوێتانێ بووم ئەو زانیاریانە بوون لە نێوان گفتوگۆکەی من و سەرۆکی دەستی دەستپاکی کە لەسەر کڕینی خانوو لەلایەن سەرۆکی حکوومەت و بابڕی 18 میلیۆن دلار و لە ڕابردوودا هاوژینی وەزیری سامانە سروشتەکان باسی کرد کە چەندین میلیۆن دلاری داوەتە پەرلەمانتار و حزبی سیاسی هەرێمی کوردستان.